چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاست دەکەم کاگاراس وەزعی هەولێرت چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاست دەکەم کاگاراس وەزعی هەولێرت چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاست دەکەم کاگاراس وەزعی هەولێرت چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی ڕێیان دوای ئۆجۆتانە دەنگکە بووم سەیرکەن پەیامێکی دەنجیم لۆ ناردیە شتێکی زۆر سادەیە بزانە چمە زۆری خەڵکت تاجی کردێ و کورە کاگاراس عیبە بابە بە قوربان هەڵگرە چاوەکەم تو حیزبێکی گەورە و گرانت لە پشتە بە قوربان دەستێترسەی ئەی هاوار دوو قسە دوو پرسیارە لەسەر زەویدا جێگرتنەکەیە بزانین جوابی خەڵکدەوە چۆنە زۆری خەڵکت تاجی کردێ و هەر ڕەشێک کوشتیشیان لێ دەکەی نووسی عیب و ترس چییە تۆ کەسی فێری ئەدەبی نەکردووی هیچمان نەکردی ئەوە دەبینن بە سەرینگۆ ئەوە شتەکانە تۆ چی ئەوە ئەویش وەشی عەلی ئەونیش دوو قسەم لەگەڵی کرد ئەیتر نییە یەکسەر هەر ئەلەو چی گوتم قادر نادرم ئەگەر قادر نادر نەبا ڕەشە بادەبوو نازام ئەو شعرە ئەو شاعیرە ئەوەی کە پشتەوەی چەور کرایە ئیتر بە زەوقی پارتی ئەوەی کرد ئەوە 12 ساڵ لەمەوبەر لە گۆڤاری دەستگای زانیاری حەمە سەعید لای کردەوە عەلی ئەونی ئاراس مەلا بەختیار لە ئەولادە ژەڕی ئەو شعرەی نووسیە لە بۆ ناردم دەرێ ئەتو ئەو کەسە باشەوە کەی مشکلی ینی ئەمن بەو شاعیرە دەربارەی زەرد هەڵگەڕاوەی ئەوە دەبم ئەمن ئەو دەنگانم لۆ بەجێشتی هاوڕیان هەر بۆ زانیاری کاکە دوو پرسیارمانەیە بە قوربان وەرە جواب دەوە چاوەکەم بێدەوی ئەگەر بێڕێزێکمان کرد حەقت بی وەرە جواب دەوە کاچی من ئیدۆ قەپات دەکرد پرسیار وعد بێ ئەگەر بۆ پڕ ڕێزۆ گفتوگۆمان نەکرد بەس تەلەفۆن قەپات مەکەن کورە کاچی من وەڵڵا عیبە کاکە خۆ من حەمە سەعید نیم پارەم دەنێ و قۆنم چەوربی بە قوربان کاکە جان ئەگەر جوابت نەبوو ئەتا ئێوارێ دوای ئەوە خۆڵقۆم گرتی بەڕاستی دەنگ کرد بڵاو دەکەم هاوڕێیان ئەوەی گوێتان لێبوو ئاراسی حەسۆی میرخانە ئاراس مێژووکی خراپی هەیە دوێنێ کاگرانزەر باسی کرد کە چۆن ئەوەیان لە نەخۆشخانە دروست کردیەوە بای 5-6 ملیۆنەوە و خواردیان لەگە 2 کەس وەڵازام لە مەسیفیش ئەوەی پزیشکی هەیە ئەوشی تاجیر کردیان بەر لەوەی بێمە ئەو شتە تەزیر کەمێک بەنامە بۆی نارد بەڵام ببینن ئەوە پاپۆی خەڵکی ساڵی 59 کابرا وەفاتی کردیە عەلی خدر نازەم ناوەکە ئەوە دکۆمنتەکە هەیە 59 وەفاتی کردیە تاپۆی پێشتریان هەبوو چونە ئاردەکانی داگیرکردن ئەو خەبەرە لە بوو مەترمش پەیوەندیم بە ئاراسی حەسۆی میرخان ئەوە دیتان چەند بە ئەوەتی جێ لە دەنجی من بوو قەپات دەکە دوای ئەوە شارەکەی ئەو شاعیرە دەربارەی ڕەنگ زەردەی پارتی
محەممەد سەید حەسەنی لە بۆ من دەنێری هەموو شتەکانیان خڕ بوو ئەو عەلی عەونیشە ماش بەهەرحاڵ ئەوە کرد هاوڕێیان ئەو قەتەردا مقاتعی سەی نۆتسەی شاوێسە دەدۆنمون و ئۆلکەیە لە شاوێسە شوێنەکەی زۆر زۆر ستراتیزیە لەو ماڵەیان ئەوە کردێ چوینە وێندەر کامەرانەکەیە جێگرەکەی هەڕەشەی لێکردینە گوتی ئەگەر بێنەوە ئێرە جارشکە و شماڵە حوسێناغای سوورچستان لێ دەکەی لەسەر حاڵی خۆیان خبە جددیانی کامەران وەرە بەس بە خەڵک بڵێنی بە چه حەقێک دێن ملک و ماڵی خەڵکدا گیر دەکەن و هەڕەشەی کوشتنیان لێ دەکەن و دەیکەنە مەشروع حکوومەت لە چێ ویجدان ئیسلام ڕێبازی شێخ ئەحمەد لە چێ کە مەسعود پێرێ بازی کاچی من کو دەکرێ بەناو ئەو خەڵکی کەون تا ئەن ئەو ئاراسە برایشکی هەیە ئەوە بالمناسبە ئەم ماوەکە لە دوو زانیاری نەبەهیوان هەر بەدەست وێنە ئەوەی لە بۆ ئەوروپامانە بەڕاستی سکاڵایان لەسەر دەکەین بۆ زانیاریمان داوە بە شوێنی هەستیار کەوانە دەورشی زۆر خراپ دەبینن لە ئازاردان و ئەشکەنجەدانی خەڵک ئەوانش هەڵگورت سەعید گەردێ ناو وێنەمان وێنە و زانیاری زیاترمان دێت تەلەفۆن ڕوبێکە چیان کردم قەپاتی کرد شێروان حەسۆمین خان تاهەر یونس مزوری فەریدون گۆران چڕە بە هیوام هەر کەسێک ئەو چار ناوەشی پێ هاوڕێیان من زۆرم پێ سەیرانی ئەو هەموو بەرپرسا ئەمە بەشەچیان کاکە بە زمانێکی ئەو پەڕین لەرم ئەو بە خۆتان دەبین خۆمی بڵاو دەکەین و قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵیان زۆرم لا سەیدا قەپات دەکەن لە کاتێکدا ئەمە دەمانەوێت ئەو زمانە دیالۆگە بین ئەوەی کە لەسەریان دەگوتێک هەندێک جار بۆ خۆیەوە باشترە جواب دەنەوە لەبەر ئەوەی هەندێک جار دەبینن یعنی قسەکان بەو شێوەنیە کە دەگاتە ئێمە تێناگەم بۆ قەپات دەکەن بۆ ئەو هەموو ترسیان هەیە باشە بەزترە کورە زۆر نوکتە یەکێک مدیری زەریبەی هەولێرێ چییە خەڵکی لای چۆمان و وەرتێک بڕوا بکە ڕۆژێک تەلەفۆنم لۆ کرد هیچی دەزانین چیم پێ دەڵێ هاوڕێیان زۆر کەیفم بۆ پەسەرێک بۆ خۆمات دەیگو خوامان هەیە لە دەستە و خوامان هەیە ئەی کاچی من ئەمچم کردیە تەلەفۆن دەکەم پەیوەندیش تەلەفۆنیە دەکەم لەگەڵتان هەندێک پرسیار و سەرنجم خوامێ باشە ئەمە گفتوگۆ بکەین وەرن با گفتوگۆ بکەین وەرن ئەو تۆمەتانەی ئاراستان دەکرێت ڕوونکردنەوە بدەن لەسەرات خۆمە کێشەی شەخسیمانەگە کەستان نییە هیچ پێویست بەو تەشەنوز و دژایەتێژ ناکات گفتوگۆ دەکەین ئەگە پێتان خۆش ئەگە نائم بەش ئەوە هەموو زانیارێک هەم بڵاو دەکەین و نەمەودە ئەوی جوابمان نەداتەوە پرسیارەکانی ئاراستی خەڵک دەکەین کاتێکی خۆش